پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای بیجیتی دامە پێشکەش دەکرێت. سڵاوتان لێ بە خۆشەویستانم کات و هەموو کاتێکتان باش. ئەم جارەش لە پرۆگرامی خۆم و خۆت هاتینەوە خزمەتتان. هاتین بۆ دەڤەری بادینان دهۆکە خۆشەویست و دهۆکە ڕەنگین، میوانێکی زۆر قشت و خنجیلانە و شیرین وەکو هەنگوین. بانگشتمان کرد و میواندارەکەی بە خۆشحاڵیەوە قبول کرد. ئەویش کەسایەتی دیاری سۆشیال میدیا دەبێت ئێستا بڵێن بزنس وومەنیش خات و هالە یوسف کە لە ئێستا ماشەڵڵا ناوبانگێکی زۆر زۆر باشیە لە سۆشیال میدیا ئەکتیڤە و خەڵک خۆشی دەوێت. بۆ ئەم جارە بانگشتی پرۆگرامی خۆم و خۆتمان کردو لە چناڵی یوتیوبی سۆرانی ئیسماعیل. اینجا ئەوەی هەیە و نییە و حەز دەکا و حەزی پێ نییە ئەمڕۆ لەو پرۆگرامە دەبێت جواب بداتەوە. بە هیوان بەدڵتان بێ. چۆنی حالە یوسف؟ باشی ئەحواڵت؟ زۆر بەخێر هاتی بۆ دهۆکە ڕەنگین. مەمنون. دهۆکڕۆن کرد. زۆر سپاس. پێخۆش بووم ئەوڕۆ بەرنامەم لەگەڵ تو هەبووە. خۆشحاڵم بەختەوەرم کە جەنابەت یەکەم جارە وا بزانێ کردو بینین پێش ئێستا کردومان نەویت. ڕاستە لە نزیکەوە یەکەم جارە لە دوورەوە لە سۆشیال میدیا جەنابتم بینیوە. ئەکێد بەس لە نزیک هیچ پەیوەندی نەبووە یەکەم جارە. چۆنم لەگەڵ سۆشیال میدیا و نزیک چۆنم؟ وەڵەوەکی خۆتی هەر قشتی یعنی محبوبی لە سۆشیال میدیا و لە خۆشەویستان لە ئێستا و ماستاوم بۆ دەکا بۆ پرسیاری ئاسایی لێ بکەم. سوحبەت دەکەم. نانە حتى نیشانم دەی. نانە قۆپی ناکەین. ئەوها لێ بکەین. اینجا حازری؟ پێم خۆشە تۆ کەم دەچێت پرۆگرام؟ کام ئەوە وابزانم دومین پرۆگراممە. دووەم پرۆگرام. حەزم لێ نییە زۆر دەرکەوی. دەرکەوم. حەز ناکەی زۆر دەرکەوی یان حەز ناکەی لەگەڵ هەموو کەس دەرکەوی؟ یەکەم جار ئەکێت حەزم لێ نییە لەگەڵ هەموو کەس دەرکەوە. طبعا بە سۆرانە قسەی دەکەم. سۆرانەکە بە سۆرانی ئەوڕۆ پرۆگرامەکەیان ببادینی؟ هەردووکیان یعنی وە بزانم هەردووکیان سینی. لە چێ ئاسیب هەردووکیان سینیە؟ لە سۆرانی عاسێبی لە چێ بادینی؟ لە بادینی عاسێبی لێ مشکلەکەی من ئەوەیە بەس سۆرانەیی من بادینەکەی من فول سینیە. توش باشە نانە باشە و دێ بەس دەزانم بێژم پۆلیسە. پۆلیسە. با بچین ناو پرۆگرام بەڵام بەڵێنی ئەوم پێ بدە کە زۆر بە ڕازگۆیی و ڕاشکاوی وەڵامی هەموو پرسیارێک دێەوە نۆ کۆمنتی تێدا نەبێ پاسی تێدا نەبێ زیاتر کۆستەر بێ. باش ماوەی چەند ساڵێکە لە سۆشیال میدیا ناوبانگێکی باشت هەیە و بزنسی تایبەت بە خۆت 4 ساڵە. باش چێژت لە ناوبانگ وەرگرتۆ بەڕاستی؟ ئەکید طبعا. چی لێ بینیەوە؟ چێژی ناوبانگ چی بۆ لای تۆ؟ ینی خۆشی ناوبانگ بۆ تۆ چییە؟ خۆشەویستی خەلکی، شتەوانیا خەلکی، ئەف تشتە هەمی خۆشم بۆ مرۆڤی. یعنی تو بینی زۆر کەس هەیە ئەتویان خۆش دەوێت ئەو ڕۆژەی دەرنەتی لە سۆشیال میدیا لۆت بنێرن کە ئەتو لۆ بزیری لە تو خەریبین سناب بکە ستۆری بکە ئەوە هەستێکی زۆر خۆشە. یان لە دەرێ وەختی خەلکی بینی لە دەرێ بێنەکەنێت و ڕسم و قسەت لەگەڵ بکەن و دعوەتت بکەن لای خۆیان ئەوە زۆر هەستێکی خۆشە. مەحەبەتی خەلکی ببینی. حەزت لێ هەواداری ئافرەتتەوێ یان پیا و زیاتر؟ ئافرەت ئەکید. ئافرەت. و من تقریبان 85% بینەرم ئافرەتن. 115 پیاوە. حەز لێ و 115 بێتە 100 ئافرەت؟ ئەکید. و کەشی چ تێ دەگە پیاوان؟ وڵا کێشەم نییە بەس یعنی مثلا اختصاصی من هەمووی لەگەڵ ئافرەتانە یعنی پیا چ دەکات تەماشای ستۆری هەڵی دەکات. یعنی منی ڕیمۆڤت بکەم؟ دەدات یعنی مثلا ڕیکلامی مکیاجێکم کرد ناچیت مکیاجی کڕیت پیاویان ئەویدیەکیان ساڵۆنێکیان جلگەکی ئافرەت. باشە قەت پیاو. بەس ئێستا حکمی ئیشم یعنی بزنسی خۆمی هەردووکیانە پیا و ئافرەت. پیا و ئافرەت. جبەلکی بتە نیو بە نیو. وایە باش. قەت هیچ پیاوێکە بۆ ڕسمی لەگەڵ گرتبی؟ کە بینەر؟ متابع؟ پێت خۆشە؟ هەستێکی چۆنەکە پیاوێک ڕسمت لەگەڵ دەگرێت؟ دەزانی یعنی بەخۆی ناتانی بڵێ بە کەس نە یان ناتانم احتیمال بڵێنەوە خۆمازن دەکات یان چییە ئەوها ڕسمم لەگەڵ ناگریت یان لۆ لە ناو سۆشیال میدیا ئەگەر ڕسم لەگەر هەموو کەس تەحمل ناکات لەگەر هەموو کەس بگرێت ئەو جە حکمی ئەو ئیشە کە سۆشیال میدیا دەبی یعنی هەر کەسێک بێت داوای ڕسمێکی بکات لەگەڵی بگرێت. باش. بەس چێ یعنی مەسافەک هەیە نا دوایە بڕات بێتە برادەرمە هەڵە تەماشا ڕسم هەیە لەگەڵی. باشە. هیچ زەلامێک ڕسمی لەگەڵ گرتووی بڵێ ئەو ڕسمەکە ئەوەندە جوانە بۆ مەعامەلات بەکاری دێنە؟
چونکە کوڕێک دایمەن بێ فلتەر ڕسم دەگرن هەمووی ناشرینە باشە پیا و جوانترە یان ئافرەت ئەکید ئافرەت ئەکید بێهزر باش لەو خۆی جوانی شەر بۆ ئافرەت هاتووە پیا و جوانی بۆ چی وایە باش ناوبانگ ئەوەی پێبەخشیوی کە ویستوتە طبعا پێی بەخشیوی طبعا چیت لە دەستداوە لە ناوبانگ چ شتێکە بۆ لە ژیانەکە لە دەستت دابێ بە بۆنەی ناوبانگەوە ناتوانی بیکەی بۆ نمونە احتیمالە ناتان بچمە هەموو جەیەکی هەموو جێ هەر جێک بڕۆم دەبی فکری لێ بکەمەوە لەبەر خەڵکی کە ئایا لەگەڵ من دەگونجێت یان نا ینی بۆ ناگونجێت یعنی احتیمال زۆر جە هەیە دەمەوێت بچم مەثەلاً ئەم بخۆم دەمەوێت بچم بەس لەگەڵ من ناگونجێت کە من لەو مەجالەی لەو ئیشەی ناچم نایکەم تێگەیشت باشە احتیمال هەندێک تشت منع بن لە ژیانت ئۆکەی وای مەجبوری دەبێ حەڕیز بی وای باش نەگەوێت کە بە من زیاتر بۆ دڕونکەمەوە وەکو سپێنە خەڵک بەغەڵەت تێبگات چونکە هەمومان هەر ئینسانی ئەوەی کە بوونە مەسەرەن تۆ ناوبانگت هەڵبژاردووەکو پیشەیە هەڵبژاردووەکو ئیش هەڵبژاردووەکو هەڵت نەبژاردو تۆ پۆز بەسەر خەڵک لێ بدەیان خۆت فەڕستێ بەسەر خەڵک بەڵام چییە هەندێک جار هەیە بە حکمێک کە تۆ ناوبانگت هەیە ینی ناتوانانی بچێ هەندێک جێ نەگەوەی کە تۆ ینی گەورەتری لەو خەڵکی کە دەچێتە ئەو جێ بەڵام دەبینی مرتاح نابی تێدەگەی دەبینی مەسەنە هەندێک جێگا هەیە لەوانەیە بەدڵی تۆ بێ بەڵام لەوانەیە مەسەنەن لەوێ هەست بە ئارامێک نەکەی هەست بە مستاحبوون نەکەی ئەوە ئەگەر نا هەمومان دروستکراوی خوای گەورەین و کەسیش فەرق نییە گەورەی بەس بۆ خوا هاتووە وەکیەکین بەس مەقسەدم ئەوە و ئێستا زۆر جێ هەیە احتیمال تو وقتی دەچێوێندە دادەشی مرتاح نابی هەندێک جێ هەیە هەموو ڕۆژ بچێوێندە لەوێندە مرتاحی جا ئەوە نەک بۆ تۆ لەوانەیە بۆ خەڵکێکی ئاسایشە بێ لە هەموو کەس باشە تەمەنت چەندە ئاسا پرسیاری تەمەن بکەم هەندێک ئافرەت پێی ناخۆشە نا من عادیە ماوەید 99 ماشەڵڵا 25 تقریبا دەی ئینشاڵڵا لە چای پیس بێت زۆر سپاس دیار نییە نییە نا لە چاوزار دەترسی والله پێش ئێستا قەنەعەتم بەو تشتەی نەبوو و چاوەک هەیە لێت دەدات خراپیت بەسەردەێنیت یان مەوقفێکی نەخۆش بەس ئەها لەگەڵ من چەند تشتێک چێ بۆ ئەوجا ئێستا قەنەعەتم هەیە بە چاوت طبعا هەیە لە بەرۆی چاوزار ئەمانە هەمووی هاتوو یانی لەناو قورئاندا هاتووە بۆ دەبێت شتێکەیە کە مەسەلەن بەسەر زۆر لە گەورە ئێمە شەوات زۆر لە ئێمە گەورەتری شاتوە مەسەر مۆزوعی چاوپیسی چاوزارەمانە باشە گوتە تەمەنم موالی 99 ئەی دڵت چەند ساڵە؟ دڵم چەند ساڵە؟ دڵم تقریبا 55 ساڵە پیرت دڵت چێ پیری کردەوە بەس ڕسمەکەم دێ جەنازەت دەمێت ناتانی ناگەیی وەڵ دوورە؟ زۆر دەفڕم باشە ئەی عەقڵت چەند ساڵە؟ عەقلیشم زۆر گەورەیە الحەمدلله چەندی؟ عەقلم 40 ساڵە 40 ساڵە باش کەواتە دڵت لە عەقڵت و لە تەمەنی خۆت گەورەترە دڵت ماندووە زۆر چەند جار شکایە دڵت؟ یەک جار بەس یەک جار باش و ناشکێتەوە ئیدی نایلم بشکێتەوە بەدەست خۆت نییە؟ نە بەدەستی خۆمە باش ئەو بزنسەی کە جەنابەت ئێستا دوو بزنست هەیە سۆرایەکی تایبەت بە خۆت هەیە براندی خۆتە و لە هەمان کاتدا دوکانێکی ینی جلوبەرگی پیاوانە پیاوان و ئافرەتان ئەو دوو بزنسەی کە هەتە بەڕاستی ینی بزنسی تایبەت بە خۆت یان وەکو ناوەکەی خۆت بەکار هاتووی یان وەکو فەیس بەکار هاتووی ئەکید خۆمە بەتەنێ و هیچ کەسم نییە لەگەڵ من کەس ئەو بزنسەی بۆ دانە نایان بە هەوڵمان دووبوونی خۆت خۆمە و بە خۆم دانایە و کەسی دیم نییە ئەم ئەستا حەزم لەو ئیشەی نییە من وادی هەی کەسێکی بم یان شەریک بم لەگەڵ کەسێکی حەزم لە ئیشی خۆم بیت خۆم بەتەنێ سەر بخۆم حڕ بم لە ئیشی خۆم باش بینێ دایخام بکەمەوە گەورەتر بکەم بچووکتر بکەم بکەیف خۆم حڕی باش تۆ ئیستفادە لە ناوبانگ بینیەوە طبعا ئەی ئیستفادەی تۆ چی بوو بۆ ئەو خەڵکە بۆ کۆمەڵگە؟ ئیستیفادەی من لۆ خەڵکی احتیمالە کوپێت بڵێم یعنی
أما لدسبيكوا لو مجالي السوشيال ميديا حتى اختصاصي من يك اختصاصا اوكي يعني اختصاصي افرتان اوكي احتمال يعني خلكك استفاده لمن لوي كرديك و بتمازيكي فيدباكي خلكي لو بين مخواري لسر منتجكي لسر تشتكي نصيحتكي ميك ابكي توناديكي خوش يعني او تشتانا هلوستين اجتماعي اهتمامي بخوت بديكو يعني او تشتانا وخلكك هي مثلا تشتكي بيني تساوي لي دكات بس تشتي باش بيتن تشتي باش نيشا خلكي بدي اوكي هراوان ضايع باشا تو سوشيال ميديا و اكاونتي خوت بو بزنسي خوت بكارديني يعني براستي خير وبيري كتيب و كومالجاش بو خلق وانا يعني تو بۆ نمونە مەسەلەن ڕاستە ڕۆژانە لایف ستایلی خۆ لەوانەیە بڵاوکێەوە بەڵام لە هەمان کاتدا ئەبێ خەڵکیش ئیسفادەیەک لە تۆ ببینێ ئەوەی کە دانیشتۆ بەبێ بەرامبەر سەیری تۆ دەکا شتێک لە تۆ فێر بێ ئەم شتە ینی هیچ وەختێک کاتێکت داناوە لە هەفتەیەک شتێک تۆ نەگەوەی کە ئێمە بڵین مەسەلەن خەڵکی نەسیحەتکەی بەڵام لە مەجالەکەی خۆتا تۆ بووم لە مەسەن تەجروبەت لە حیات لە شتێکە زۆرە هەیە ڕێنمایە کە شتێکە بیدەی بە خەڵک طبعا هەر ئەوڕۆ هەر تشتێکم لۆ بهێتن هەر یەکێک نەسیحەتێک تشتێکی لە دیف تەجروبە خۆم ئۆکەی دەجێرمەوە پێیان بڵێم ئەوە تەجروبەم ئەو هایە قوتە چی دەدامە خەرکی زانی ئینێرجیەکی یعنی پۆزەتیڤ ئەکید یعنی زۆر کت هەیە یعنی بچەکی هاتە من بچووکن یعنی بن 18 ساڵی ئەوە دەڵێن بە تەماینە گەورە بین وەکی تو بکەین تو لميجا ايشت كردي طبعا من زور قلت كابوم ايشم كرت مسؤوليتم هالكرت او همو تشتم دروس كرت بخوت حظ دايش بو يعني ظروفي مالي تو ابو كمسؤوليه القري بخوم حزم لي بو اول زار ظروف توزك نخوش بو اوكي وبالتري او بخوم حزم لي بو كو ايش كم مسؤوليتي بخوم هالفكره مسؤوليتي مال بخوم هالفكره بلا زور كاس هي زور كاس هي دلان كو او هات دمانات وكي تو لي بهن گەورە بینوەتی تو ئەوها ئەوە خۆشە دەبێ قدوەت لۆ خەلکی جوان باش دەڵێن هالە سایقی هەیە شۆفێری هەیە ڕاستە؟ لوتیە ئەمە حتا ئێستا مدیر ئەعمالم نییە و تۆ شۆفێرم دەبێت چۆنە مدیر ئەعمالت نییە خۆ زۆربەی ئینفلۆنسەرەکان و بەناوبانکان مدیر ئەعمالیان هەیە و مەنەجێر ڕاستە هەندێکێت هەین بروجك ودوروج دينا ناو سوشيال ميديا يكسر دنوسن للاعلانات تواصل لغير رقمي يكسر رقمي دادنين مانجر بزنس او بخوي دوروج درتو على السوشيال ميديا كسنا نحسيت اما حزم لينيا يكم زر حزم لينيا او يعني او تشتمها بيتنكو مثلا يك تليفون نورمال طبيعي ام بخوم اشي خوم برا ودبم والحمد لله مسيطرم يك تليفون لوبكات والله تليفون مدير اعمالي من بكا او بينا خوش الزور دبينم احراجه من نخوشه يدواميش كسي باورم نيا كنت تشتي خوم همون تسليمي بكم او دو نقطه يعني چ ساڵێکی تەمەنت خوا ڕاستگۆ بە لەگەڵم چ ساڵێکی تەمەنت ناخۆشترین ساڵی ژیانت بوو 2021 چ ڕوویدا؟ مانگی پێنج ناتان بڵێم چ ڕوویدا بەس ناخۆشترین ساڵ بوو ناخۆشترین مانگ بوو مانگی پێنج 2021 باش حالت چۆن ئەم هەموو شتەی دروست کردبوون و منە مەسەلەن ئەو ناوبانگەیە ماشەڵڵا بێت چاوی بی لە چاوی پیس بە دووربی دوو بزنست هەیە مەسەن بڕانی تایبەت بە خۆت هەیە چۆن دروست بوو مەسەلەن پێش ئێستاتم ڕوویدی لە بچیکەوە من شور کردیە من ئیشم کردی ئۆکەی لە سەفرەوە هەنگاو ئەم خۆم دروست پێنگاو ئەمە خۆم دروست کرد بە خۆم و لۆ خۆم اوكي يعني او همو تشتم دروس كت لتنا اوكي من بيت نغلم لا صفر ودستم بيت كرت من لا بن صفر دستم بيت كرت حتى اجتماعي والحمد لله هم روش شكر خويا كم لسر او تشتي امنتي دعم استا باشا الرابردوي خود قلبيت كردو لا ابد رابردوی خود ابد لبیر ناکەم ئێستای خۆت دەیان رابردوی خۆت زۆر عادیە باز بکەم و زۆر جار قسە کرایتەوە رابردوی خۆم هەموو باس کردیە بالعکس فەخرە لۆ من باش ئێستایان رابردوو ئێستاکێت رابردوو چۆ خلاص نەگەڕێتەوە باشە
بەڵام ڕابردووم ڕۆژانەی دروست کردو طبعا باش ڕابردوو قووەتیشی دروستی کردووە ئەو هێزە ئێستا پێباشی وەکی ڕێزم هەیە بۆ دایکت دەستی ماچ دەکەم لە دایکت زۆر نزیکی ئەڵەن زۆر هاوڕێی دایکتی ئەم کامێرەیە ئیتۆیە باشە ئەگەر تاوەکو ئێستا قسەیەکی دڵی خۆت بە دایکت نەوتۆ شەرمت کردو چی پێ دەڵێ بعد بیبینێ بۆی بکە بە سوپایس قسەیەک بۆ دڵت پڕ بوو من نظانی کو ئەمن داکم علااقەتمانەکی برادری داکم هەموو شتەکەلو من بابا داکە برایە خوشکە برادەرە خۆشەویستە هەموو تشتێن لەدایکی من هەموو کەس و کارمە هیچم نییە کو دەمێت پێ بڵێم نەمتانیە پێ بڵێم چونکە ئەم داکم زۆر لە یەک نزیکن زۆر برادەرین هەموو تشت لە یەک و باز دەکەین بەس دەمەوێت سپاسیە دایکە خۆ بکەم شتێک لە دڵەوە هەیە بیڵێ ئەگە بە وشەیەک بێگە بەڕستەیەک ئەمنی ئەوها پەروەردە کرد ئەمنی ئەوها گەورە کرد ئەمنی ئەوها فێر کردم کو چاوم پڕ بیت چاوم تێر بیت چاوم لەسەر هیچ تشتێک نەبیتن هەر تشتێکم ویست بیت لە ژیان داکم لۆمی کردیە باش سپاسی وی دەکەم کو ئەمنی ئەوها گەورە کرد ماچەشی بۆ بە زۆر خۆشم دەوێت لە ژیانت لە چی دەترسی؟ دوو تشتن زۆر لێ دەترسێم هەر جاریش زۆر بیریان لێ دەکەم بەتەنێ ئەو دوو تشتانە یەکەم جار ئش دەستدایە دایکی خۆ هی دووەم بچمە ناو ئیشێکی و فەشەل بینم ئەو دوو تشتە زۆر لێ دەترسێم بەس دەتوانی تەلەفۆن بۆ دایکت بکەین؟ ها؟ تەلەفۆنی بۆ بکە بڵێ دایەگەرنم ئازا دەکەین؟ کا تەلیفۆنم دەمنا ئێرە ناتانم بێ تەلیفۆن فەرم بەس بە عەرەبیە ئۆکەی؟ ئەمن داکەم بە عەرەبی قسەی دەکەین نۆرماڵە بە هەر زمانە قسەی دەکەن بڵێ دایە خۆشم دەوێ گەرنم ئازا دەکەین؟ بەزەوم بشتم دەزانن لە پرۆگرامی؟ دەزانم کەواتە ناترس نا لە سناب مەکە ئەخر بە سناب قسەی دەکەین ئەول بینەریش داکمە جوابی داوە؟ نا ئەلۆ هەلو مامای شۆنکێ لەخوا ستورکات کاتت دەوێت ها يك دقيقة ماما أني بالبرنامج بروجرام أنا كثير أحبك بس سؤال عندنا راح أسألك سؤال جواب سألني المقدم طبعا قال لي خابري أمكي وقليلة إنه تسامحكي لو لا يعني أنت مسامحتني لو لا على شنو؟ يعني على كل شيء إنه راضية علي مسامحتني أو لا أكيد راضية عليك مسامحتك دنيا وآخرة حبيبي بلا اللي مرازي وراضية علي؟ طبعا بلا من بمرم تشتكي إذا راضية عليكي إذا أني ما بقيت يعني أني متت شو راح تسوي؟ دبرة برا متخرب كردلي والله خوش مدري كثير أحبك وأنت أغلى شيء عندي حبيبي وأنت أغلى حبيبي يلا باي يا كم زرقوتي ها يا ستار تسدوت سنك أنا بينالي ماما وحشتت كم هجت يكسرت شنا موضوع باش وبينالي ترجمة كوبزانة تشيد وت شيد قلت طبعا لترازيمة دنيا وآخرت جوانا اوكي وفهم قلت يا قبل من تلاقي قلت برو خرابت كرت موضوع كانت هم خراب كرت باش ان شاء الله عمر دريج دبن لقال دايك شو دستي ماز دكن ليرو رزق واحترام داكك بهالي امين ان شاء الله بويا تاع جيان ما رزق واحترام وقدر والناس كيشاني دايك وباوك واجبه وفرزه اكيد خاصه دايك تعويزنا بتزرسو يعني
کە ڕۆی ئیتر تەواو ینی ژیان دەوەستێ ماڵت تاریک دەبێ بێهێز دەبی بێپشت دەبی ئینسانێکی بەس ئەوەندەیە بەڕوح دەژیوتەوە دێ و دەڕۆیتەوە زر دەبی بێدا دائیمە نەسیحات و قسە و لە دووت و ئێستا داکەم لەوانەیە ڕۆژی 4-5 تەلیفۆن لۆ بکات ئاگات لە خۆ بیت سیارەی جوان باژۆ هێدی باژۆ نازانت هیشیار بی لەگەڵ هەموو کەسێک دامەنیشە خۆ زانی زۆر چم پێ دەڵێت وەختی دەچێت جەیەکی جلکی دەکڕی دەچێ غرفەی خۆت دەگۆڕی ئاگات لێ بیکە کامیرەوت یعنی حتا ئەو دەرەجەیە حەڕیسە لەسەر من ئەو جلوێ دەڵێن داک چ جار تعویز زاوشتی ناوێ نا وەڵا ئەو مرادی تێ من زەواجی بکەم بەس ئەمەدە نیمە باشە دڵت بۆ ئەوەندە ناسکە هالە نازانم وان لێ کردیان هەروە بووی ئەم بەخۆم هەروە بووم ئەوەم دەشم بەسەر هاتیە ویستم دڵم ڕقکەم و تەبیعەتم ڕقکەم بەس ناتانم چونکە ئەوە شتەکە بەدەستی خۆم نییە تێگەیشت باشە عاشق یان پارە دەبی جواب نەدەین یان وەڵڵاهی ینی شتێکی ئەوەندە ینی شتێکی ئەوەندە ئەوە نییە بڵێم وڵای جواب نەدەین شتێکی ئەوەندە شەخسی نییە بەڕاستی بەڵام یان پارە ئەم پرسیارم لە زۆربەی میوانەکان کردو بەڵام هەرێکە و بە ستایلێک و بە نەوعێک و بە ئوسلوبێک جواب دەدەنەوە بەسەراحەت قسەی بکەین ئێستا پارەکیت عاشقت ناوێت عاشقم ناوێت عاشق نامینێت پارە دەمێنێ پارە خوشیەکە عاشق ناخۆشە دەبی هەبیتن عاشق نامینێت عاشق بووی عاشق ئەم لەکن من عاشق فترەکە یعنی فترەکە دەست پێکە عاشقت دەبیتن دوای زۆر نۆرمال عاشق بووی باش پەشیمانی لە عاشق بوون زۆر عاشق دەبیەوە باش بەڵام بەدەست خۆت نییەوە ئۆکەی بەدەستی خۆم نییە خۆشەویستیە بەڵام عاشق بەدەست خۆت نییە گرتیتەوە لێداتەوە بەدەستی خۆت نییە بەس ئەوەندا عاشق زای وەکو چیوە وەکو دەعم وە لە بەرامبەر چ شتێک هالە واز لە ناوبانگ دێنێ بەڵکی لە بەرامبەر زەواج هەگەر زەواج هەبیتن مثلا احتیمالە بەدڵی نەبیتن ئەمن ئەو ئیشە بکەمیان لەو مەجارێ بمێنێمەوە و ئەمن بمەوێت ئەو کەسە و خۆشم بوێت وازی لێ دەینە باش بەتەنێ ئەو تشتان ئەگەری چ شتێکی ئەگەر کات بگەڕێتەوە چ شتێکێ لە ژیانت کە دووبارەی ناکەیەوە باوەڕی خۆم بە کەسی نەینم باوەڕی خۆم بە هەموو کەس نەئینم هەموو کەس لە خۆم نزیک نەکەم هەموو تشتی خۆمی خاص بە کەسی نەڵێم ئەو تشتە ئەگەر ینی کات بگەڕێتەوە دووبارە ناکەم ئەبەدەن باش خەلەتە هاوڕێی کوڕ یان هاوڕێی کچ هاوڕێی کوڕ ئەم بەخۆم نیتم نەکەچوونە کوڕ بەخۆم برادرم نییە تەنیایی ینی زۆر محدودە عیلاقاتم دەتانی لوتت بەرزیان دەفناتە بڵێن ئەوە لە دوی چ دێتن جاروب دێتن بەسەرتاتیان بەسەرم هاتیە ئێستاوام لێ هاتیە ئەوە 3 ساڵە نزیکی کەس نابم ئەوجام برادرم نییە نەکەچوونە کوڕ بەس کە لۆ برادراتی کوڕ باشترن نەکەچ لۆ کوڕ غیرەتت لێنا ینی غیرەتت لێ ناکات کوڕ چاوی لەسەر تو شتێکی تو دانانێتن ئۆکێ ئەو تشتانی نییە بەحست ناکات لە پشتت ئەوە برادری کوڕ دەڵێن ئۆکەی کچ دەبینی ئۆکەی دەست پێکێ دەکەیە بێست فرەندی خۆت و نزیکی خۆت و نازانم پشتی فترەکی غیرەت لێرات لێ هەڵدەگریتن کولو ئەو تشتەت هەیە دوای بێتە ڕق بالضبط ئەو جەلۆیە برادری کوڕ باشترەشی کرد حالت بەڕاستی جوابم دەوە قەت هەبوو لە سوۆشیال میدیای خۆی لە ستۆری سناپچات یا ئینستاگرام ستۆرێک بۆ کەسێکی تایبەت بکەی دابنەی بڵاوکەیەوە یعنی مەقسەدم کەسێک بیتن ستۆری بکەم گۆرانێ قسەیەک هەبووە بینیوێتی نابداخۆ نەیدیت لۆم دانا بەس نەیدیت باشە وەختی تشتە چیدا دەنەی ناتەوێت بیبینیت دەبینی عکسیە باش $1,000,000 بدەنێ ڕیکلام بۆ چ شتێک ناکەی $1,000,000
یان پارەیەکی زۆرت بدەنێ ڕکلام بۆ شتێک ناکەین. محتاج 30 مليون دولار استا حاليا بس تشتك هنا هر الدنيا هموي بدني ناكي تشتك او تشتش یان بەشداری لە شتێک ناکەین. بەشداری لەوەی ناکەم هەرچ پێشکەشکەم هەرچم بدەنێ کۆ بتمەناو ڤیدیۆ کلیپی کەسێک هەر هونەرمەندێک بێ هەر هونەرمەندێک بیت باش بیت خراپ بیت جدید بیت کەون بیت هەر هونەرمەندێک بێت ڕێز و احترام بۆ هەمویان بەز احترام پێیان هیچ هونەرمەندێک پێوتی بۆ بەشداریکردن لە کلیپێک زۆر 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 تووڕەش بووی و ئەو مەبلەغی یعنی پێم بڵێن ئەو مەبلەغی داوا دەکەیت 10 دقه 15 دقەیەش زۆر نییە بەس بەشداری ناکەم حەزم لێ نییە تشتەکە ئەم زەوقم لێ نادات یان حەزم لێ نییە باش ئەو تشتە بەتەنێ ئەم مستحیلە بکەم باش ئەگەر شتێک بەدەست تۆ بێ دەسەڵاتێک بەدەست تۆ بێ چ شتێک نایەڵی لە سوۆشیال میدیا ڕاستی بەدەستی خۆم بێت ئەو کەسانەی کە سوورەتی سوۆشیال میدیایان پیست کردیە و ناشرین کردیە هەموویان زانیان لێ بکەم ئەوها کۆم بکەم و بستێنم نەخۆرەکانی پشتنی هەمووی بستێنم لەو چونکە دەزانیت خراپەکان کاکسەران خراپەکان ئێستا هەر باشەکان بزر کردیە ئەوەندەها کەسی خراپ هاتی ناو سوۆشیال میدیا یعنی ئێستا وەڵڵە هەندێک جار احتیمالە شەرم بکەی لە جێک بڵێ ئەمن بلوگەرم یان لە ناو سوۆشیال میدیا یان مۆدێڵم یان لەسەر ئەم قسەی جەنابەت من ڕیپلەی دەکەم ئۆکەی ئەمە دەگەڕێتەوە بۆی کە خەتای خەڵکە نمونەیەکت بۆ دێنمەوە تۆ دوکانێکت هەیە ئەگەر هەتا دوومان کەس نێتە دوکانەکەت مەجبوری خەپاتی کەیت وە بەڵام ئەگەر خەڵکیش ئەو نوع کەسانە فۆڵۆ نەکەن بە دویاندا نەچن سەیریان نەکەن متابعیان نەبن ئەویش مەجبورە واز لە ناوبانگ نەمێنێت تەواوەتی کۆتایی پێ بێ تشتێکی دیش دەبێ خەڵک ئەو سەقافەتە و ئەو عقلیەتە هەبیتن باش و خراپی فەرق بکات طبعا ئەوڕۆ ئەتۆ وەختی متابعی یەکەچی دەکەی دیارە کە ئەو کەسە لە ئسلوبی لە قسەکردنی لە حرەکاتی لە دەرچوونەکانی حیاتی بڵاو دەکاتەوە دیارە لە حیاتی کە ئەو کەسە خراپیان باشە لە ستایلی لە هەموو شتێک لە طریقی قسەکردنی ئسلوب ئەو دەبێ خەڵکێکیش باش و خراپ فەرق بکاتەوە هەموو وەکی یەک حساب نکات چونکو لەو مەجالەی زۆر کەس هەیە زۆر ئێستا زۆر زێڕنگر هەیە باش و خراپن زۆر معرەزی هەیە باش و خراپن لە هەر مەجالێکە باش و خراپ لە هەر مەجالێک باش و خراپ هەیە لەو مەجالەش زۆر هەیە خراپە زۆر هەیە باشە زۆر هەیە محتەرەمە زۆر هەیە نەمحتەرەمە دەبێ خەڵک ئەو تشتە جودا بکەنەوە باشە ئینشاڵڵا ئەمە چارەسەر بێ فلتەرێک هەبێ بۆ هەندێک کەس بۆ نەک بڵین ئێمە بڵین خۆمان فۆرسکەین بەسەر ئەوانەیە کە بڵین ئێمە باشین لەوانەیە ئێمەش زۆر پێرفێکت نەبین بەڵام باشین لەو کەسانەی کە بەڕاستی خراپن زەرەریان هەیە بۆ کۆمەڵگا و شتێکی باشیان نییە ینی پەیامێکی جوانیان نییە هەڵوێستێکی باشیان نییە ینی بەس شتی نەگەتیڤ بڵاو دەکەنەوە شتی خراپ بڵاو دەکەنەوە جا ئێستا بەڕاستی علاقەمان باشی ژیانی شخصی ئەوە پەیوەندی بە کەسەوە نییە شتەی دەهێتە بڵاوکردن تەئسیل لە ناوبانگی ئێمەش دەکات تەئسیل لە ئیشی ئێمەش دەکات چونکە ئێستا عەفوم دەکەی قسەش دەکەی ینی سەردەمەکە ئەوەندە گۆڕاوە منداڵێکی 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ موبایلی لێدەستا تەئسیل دەکات وایفای کڕێوەتەوە بەداخەوە ینی بۆیە ئەمە تەبعاً نەک بڵم لە کوردستان و لە عێراق ینی لە شەرق ئەوسەد و لە هەموو دنیاش هەیە بەڵام کەلتوری ئێمە جیاوازە ینی بۆیە ئەبێ فلتەر هەبێ بۆ هەموو ینی هەموو ئیشێک و هەموو ئەو کەسانی کە مەسەندێنە ناوبواری ناوبانگ بڵین بزانین بە چ مەنسەبێک تۆ دێ ناوبانگ چ مێهنەیەکت هەیە چ باگراوندێکت هەیە دەتێت چ بکەیت ینی بە نۆرماڵە بە هەویەکمان هەبێ تێدەگەین بە هەموو کەس بۆی نەبێ بێتە ناو سۆشیال میدیا هەموو کەس ڕکلام نەکە تێدەگەی چونکە لەگەڕەزم خەڵکەیە ئامادەیە ڕکلام بۆ هەموو شتێ بکە بۆ هەموو شتێکی شەرەوە نیە ڕقابەتمان نیە لەسەر ئەو تشتەی بەداخەوە بەڵام وڵای ئێستا لە ئێستا و ینی بەڕاستی ئیشیان لەسەر کردووە من لەم دیتە بەس ئەمن دەبینم هەرچێ هات کە لۆغایەتێک دێتەنە ئەو مەجالێ غایەتە چ خۆ یان تشتێک یان نە لە بۆ ئیشی نە لە بۆ ئەوەی ماندی بیت ئیش بکات بەسەرکەوێت نەنا زۆر هەیە لۆغایەت بەس باش با دوورکەینەوە لەو باڵەتانە ئەو شتە چییە لای هالە وا دەکات پیا و ناشرین بکات درۆ درۆیان لەگەڵ کردووی
باش درۆت کردو لە ژیان خۆت درۆت کردو بۆ مەسلحەتێکی خۆت نەمەجبورم درۆ بکەم بەس احتیمالە هەندێک تشت هەیە نەدرۆیە بەس کو دەڵێن خۆت ڕاستیش نییە نا یعنی نەدرۆیەکی گەورەیە کو مەثەرەن تشتێکی زۆر گەورەیە بەس احتیمال ناتێت ئەو کەسە عاجز بکەیت یان دڵی لە تو بمێت یان ئەوها باش لە کەسێک خۆش دەبی کە زەرری لە ژیانی تۆدا بێت نازانم بەس ئەگەر هاتوو لێ خۆش بووم چونکە ئەم پێم گوتی دڵم زۆر ناسکە ینی ناتام تشتێک لە دڵی خۆم بهێلم احتیمالە لێ خۆش دەبم بەس ناگەڕێنمەوە ژیانی خۆم باوەڕت بەوەی هەیە کە کەسێک بێتە ژیانت کەسێکی تر لەبیر بباتەوە نییە باوەڕت بەوەی نییە نییە ئەو کەسە نییە کو بێتە ژیان کەسێکی دیت لەبیر بکات گەورەترین زوڵم کە لە دنیا هەبێت چییە؟ یەتیمیە یەتیمی گەورەترین زەمە بۆ دڵت پڕ دەبێتەوە نازانم بخۆشم یەتیم نازانم دەزانیان نا بەڵێ مردیە جێگاومەکانی بەهاش بی ئینشاءڵڵا ئەو گەورەترین زەمە لە ژیانە عەمرت چەند بۆ باوکت عەمری خۆی کردووە؟ تقریباً 7 ساڵ 8 ساڵ بەبیرت دێ؟ شکلم بەبیر دێت بەس کە یعنی نزیک بوون و تەعامل و ئەوە زۆر لەگەڵی نەبووم یعنی زۆر بەبیرم نایەتن باش ئەنی کەواتە چێژت لە هەستی باوکایەتی نەبینیوە ئەبەت باش ئەو کەسەی کە زەواجی لەگەڵ دەکەی دەبێتە حەڵاڵی تۆ بەڵێ دەیخوای ئینشاءڵڵا حەزەکەی وەڵە زۆر دوورە حەزەکەی هەژارێکی جوان بێ یاخود دەوڵەمەندێکی ناشرین بێ ئەنیوەتی پرسیارە یعنی ئەکی دەوڵەمەندێکی ناشرین بیت دەوڵەمەندێکی ناتام لەگەڵ هەژاری بژێم باستی بۆ پێت بڵێم بە هەندی جوانیش بیتن خۆش لە هەژاری و دەست پێ کردو ئۆکەی بەس ئێستا حالیەن فەرقە فەرقە ئەکید ینی با دەوڵەمەندێکی ناشرین بێ دەوڵەمەندێکی ناشرین بیتن و بە خۆمان تەجمیلی دەکەین جوان دەکەین وڵا ڕاست ئێستا لەو سەردەما لەو سەردەما هەموو تشت حەلی هەیە بە پارە ینی لەگە ڕێزم بەداخەوەش هەموو شتێک دەکرێت طبعاً زۆر شت دەکرێت نەک بڵم هەموو شتێک چ شتێک لای هالە ینی وا دەکات کە زەلام هەیبەتی هەبێ پیا و هەیبەتی هەبێ ئەکید ئەول تشت شخصیت و کاریزما ئەوە زۆر ضروریە و زۆریش کەمە لەو زەمانەی نابینم ئەمن نسبەت خۆمە من نابینم احتیمام هەبیتن و زائیدەن یعنی کوب بڵێم خۆی فەرزکە پیاوەتی خۆی بسەلمێنێت بالضبط ئۆکەی ئەو تشتە بکە ئۆکەی دڕۆمە ئەو جێ ئۆکەی بڕۆ ئەو تشتێ لە بەردەکەم ئۆکەی لە بەرکە ئەم حەزم لە پیاوی ئەوهانیە حەزم لە پیاوی ڕقە یعنی تشتی فەرز کرد لەسەر من بڵێ دەتەوێت ناتەوێت دەبی بکەیت ئەو مۆسەفاتانی کە باسمان کرد خۆشەویستان بزانین لە چ پیاوێکدا ئەوەش دیارە لە چ دێت چونکە ئەها لە ژیانم زۆر حڕم زۆر حڕیەتم هەیە لێ احتیمالە ئەو پیاوم دەوێت و حڕیەتم نەداتێ تێگەیشت باش مۆسەفاتێکی جوانە ئینشاڵڵا بێتە قسمت ئەگەر وڵاتێک بای دەبووی بە کامە وڵات ئیمارات دوبەی گەلێک حەجت کەم حەبیبی کەم تو دوبەی ئەگەر خواردنێک بای دەبووی بە کامە خواردن ئفراخ دۆڵمە باش ئەگەر کەلوپەلێکی ناوماڵ بای دەبووی بە کامە کەلوپەل کەلوپەل ئەو تشتەی زۆر مهم یعنی لە ناوماڵیدا هەبێت تەباخ خواردن بێ خواردن ناتوانم نەوسن ینی حەز لە خواردن زۆر باشە خواردن دروستکردن چۆنە؟ وەڵا دەزانی؟ باشە طبعاً هەموو خواردنێک دەکەم و زۆر خۆشە خواردنمان و ئەسڵەن معروفە مەسیحی زادیان خۆشە خواردنیان خۆشەوە نییە؟ وەڵای مەگەر بۆم دروستکە نازانم وەڵا ئەوڕە میوان بن زۆر سپاس خواردنێک هەیە کە بە بۆنەکەشی و بە بینینیشی بە ڕەسمیش ببینی پێی تێک دەچی؟ خواردنێک هەیە دەڵێن هەریسە قوڕاو؟ قوڕاو ئەوە زۆر باشە قەت هەبوو وەسیەتی خۆت بکەی هالە؟
وەسیەت نەکردو ئەبەت هەر لە مردن ناترسی؟ والله مردن قەدەرە کە خواتی نووسە ئەوە دەبیتن من پێش تقریبا 3 ساڵ ئەوها 4 ساڵ حادیسێکی زۆر خراپم کرد بە سیارە؟ بە سیارە لە ڕێی ئەربیلێ وەرگێرام یعنی سیارە بلند بوو بۆ چوون دەر چوومە هەولێرە نابخۆ لە ناو سیارە ویستم بچمە ئاسمانێ ئەو جا حادیسەکان زۆر خراپ بوو هەموو شوە بزانم دیتیان هیچم لێ نهات کاکسۆران ئەلحەمدلله شکر بۆ خوا ئەو جا قەدەرە دەڵێن مردن یعنی ئەو حادیسە ئەوەندە گەورە هیچم بەسەر ناهێنا احتیمال ئێستا لێرە دەرچم سیارەک لێمدا بمرم ئەوە قەدەرە نازانیت چ لۆ هاتیە نووسین بەزان لە مردن نانووسم چونکەوە قەدەرەکە خوای ناترسی باشە وەسیەتێک ئەگەر ئێستا بکەیت چ وەسیەتێک دەکەیت؟ ئەگەر نەمام کە چم هەیە ماڵ و مولک و هەرچم هەبیتنی خۆم شخصی نیوی ئەوە یعنی 50% ئەوانە بیدە بە سۆرانی سۆران محتاج نییە دەیدەم بە فەقیر و هەژار و ئەو کەسانەی محتاج ئەم بەخۆشم زۆر حەزم لەو شتەیە و زۆر بەشداری کاری شتانە دەکەم دەستخۆش ئینسان خۆشە لە ژیان دڵی گەورە بێ چاوتێر بێ چاوبرسی نەبێ هەمشی ئەوە ینی بەڕاستی چونکە ئینسان هەر ئەو دنیاانێ دنیایەکی تریشە بۆیە تۆزێک تۆ لەو دنیای کە بناغەیەکت دانا و دنیاکەی تریش گرنگکە تۆ ینی بناغەیەک دابنەی بۆ خۆت بۆی ئەگە خەڵکیش لە خۆت ڕازی بکەی خی گەورەش لە خۆت ڕازی بکەی و کەسایەتێکی عالەمی هەیە کە حالا حەز دەکا وەکو ئەو بچێ گۆرانی بێژێکی کورت هەیە کە جۆر لە دەنگی دەبێ زەختت دادەبەزێ هەیە؟ دەتوانین بۆم لەسەر بنووسین؟ ڕاز دەکەم وعد زۆر ڕقم لێ دەکەین لە دەنگی نەلاوی شخصی ئەمە هیچم لێ نەدیتە لە دەنگی دەنگی زۆر حەزم لێ باش چەندم دەدەیە و ناوی کەشف نەکەم ملیۆن دۆلار باش فەقیرە دەیناسییان نا؟ دەیناسی؟ طبعا دەیناسی بەس پێی ناڵم ینی ئەکید چونکە سیقا نەک بڵێمەوە پرۆگرام و لای تۆیە لە بەرۆی دەڵام سیقە وەکو کەرامەت پیرۆزە لای من وایە و شعاری منە ئەو جا بۆیە کە سیقە نەبوو هیچ شتێک دروست نابێت زۆر سپاس بۆ کە پرۆگرامێکی لای من جوان بوو زۆر جوان بوو بەدڵت بوو زۆر سەریع بوو ئینشاڵڵا هەموو پرۆگرامەکان ئەوها بن ئینشاڵڵا یعنی بۆ تۆیان بۆ من مرەتاب و ڕاقی بۆ هەردووکمان ئۆکێ باشە ئەگە کۆمنتێکی خۆت بەجێ بێڵی بۆ من چ دەڵێ یان بۆ پرۆگرامی من دەست خۆش لە ئەو پرۆگرامە ڕاستی پێش ئێستا پێم گوتیان من حەزم لێ نییە بەشداری پرۆگرامەکان بکەم چونکە هەندێکێت هەین زۆر یعنی چ بڵێم پرسیار و جوابی ئەوەندە مهم نییە لۆ بینەر یعنی گوێ لێ بیتن پرۆگرامەکەت لۆ ئەمن حەزم لێیە ڕاقیە مرەتەبە ئستافەکەت هەمویان جوانن زۆر مرەتەبن ئیشێکی جوانە پرسیارەکانت معقولە جوانە لۆ خەلکی گوێ بدات احتمال ئەوەی بینەری سەحکەتێ لێ عاجز نابیتن ڕاست ئەهەم تشت ئەوە ئەو دەست خۆش لە ئەو کارە جوانە لە ئەو تەقدیمە جوانە زۆر سپاس لە ئەو ئیش و ڕێک و پێکە سەرکەوتوو سۆرانەکەم کووە سۆرانەکەت زۆر باشە وەکو بادینەکەی منە دەستان زۆر سپاس من قەت هەرگیز ڕێز و احترام و خۆشەویستی خەڵکی بادینان لە یاد ناکەم و بادینان لای من زۆر تایبەتە زۆرم خۆش دەوێن لەبەرەوەی حکوومەتە جوانانی لە بادینان بۆ من دێ بەڕاستی زۆر تایبەتە زۆر باشن طبعا ینی من خۆشم دەوێن بەڕاستی بادینان دهۆک زاخۆ ینی حەش هەوت کەم ئینشاڵڵا هەر بمێنن ئەو شارە هەر ئاوەدان بێ بادینان هەر ئاوەدان بێ کوردستان هەر ئاوە جوان بێ و
هەوڵ بدەین هەمووان یەکتریمان خۆش بوێ چونکە محەبەت لەگەڵ یەکتی باش بوین بە خراپە باسی یەکتر نەکەین و لە ژیانیش بە پۆزتیڤی و بە جوانی بیر بکەوە و ژیان جوانە بەدەستۆیە جوانی بکەیان ناشرین بکەی بۆیە هەموو کات بە جوانی بیر لە ژیان و بیر لە مرۆڤەکان بکەوە دنیاش ئەوەندە ناهێنێ ڕق و چینە و ینی دەڕقی لە ناو دروست بکەین انشاءالله هەموو لایەکتان هەر سەرکەوتوو بن کوردستان ئاوەدان و لە کۆتاییش دەمێت سوپاسی سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆت بکەین کە کۆمپانیای بیجیتە کە ئەمڕۆ قاوەی ئایسکۆفێل لاندێسامان هێناوە لە هەمان کاتدا سیلایت و ماشەڵڵا بەرەمەکانیان زۆر زۆرە لاندێسا دیسان بە هەمان شێوە اینجا چەند تامێکی زۆر زۆر جیاوازیە برنجی ئیمپایر و لە هەمان کاتدا شەربەتی ناتشۆڕاڵ تۆ لە زیاتر لە قاوەیە حەزت لە تشتێکە کامە تام ئێسپرێسۆ کەواتە ئەو ئێسپرێسۆیە زۆر سپاس ئیتر منیش وڵای حەز دەکەم ئەوڕۆ سیلایتی بخۆم بە هیوا مێوەش تاقیکەنەوە بە جدی بەرەمەکانیان زۆر زۆر تایبەتە سوپاس بۆ ستافی پرۆگرامی خۆم و خۆت سەربازەونەکان کوردستان هەر ئاوەدان و هەر بەختەوەر و دڵخۆش بن ئینشاءالله. پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای بیجیتی دامە پێشکەشکرا.